لە درێژەی کار و چاڵاچیەکانمان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ئەوڕۆ هەستاین بە سازدانی ئێوارە کۆڕێک و سازکردنی مەراسیمێکی خەڵاتبەخشین کە لە کۆڕەکەدا بەڕێز مامۆستا عوسمان کانی کوردەییمان داوت کردبوو، میوانداریمان کردبوو کە وتارێکی بە پێزی پێشکەش بە خوشکان کرد و لە بەشی دووەمیشدا مەراسیمێک بوو بە بەخشینی کۆمەڵی خەڵات کە لەلایەن ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە ئامادەکرا بوو بۆ ئەو خوشکە بەڕێزانەی کە ئامادە بوون. سپاس بەخوا ژمارەیەکی زۆر لە خوشکان ئامادەی کۆڕەکە و بە سمینارەکە بوون. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشیمان بۆ ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی لە خەلیفان دەکەین کە هەستاوە بە دابینکردنی جلوبەرگ و شومەک بۆ 180 ئافرەتی دەستکورت و کەم دەرامەت خوای گەورە پاداشیان بداتەوە بەڕاستی لەم کاتێکەوە قەیرانە و نەبوونیە و گرانیە و هەروە لە مانگی ڕەمەزان و کە مانگی بەخشینە خوای گەورە پاداشیان بداتەوە. بۆیە لێرەوە داوا دەکەم لە خێرخوازان لە موسڵمانان درێخی نەکەن لە عەتا و بەخشینەکانیان بۆیەکەوە ئەوها ماڵە هەژارەکان ئەگەر بە شتێکی کەمیش بێ بەسەر بکەنەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر ئیماندارێک ناخۆشیێکی لە سەر ڕێلا ببەی خوای گەورە ناخۆشی دوا ڕۆژ لە سەلا دەبا. ئینشاءالله خوای گەورە پاداشتی خێرخوازان دەداتەوە و خوای گەورە پاداشتی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامیش بداتەوە لە خەلیفان هەسەر کەوتوو بن. ئێمە وەکو خوشکان دەستخۆشی لە ئەنجومەنی برایەنەکەین کەوا هەستان بە خەڵاتکردنی زیاتر لە 180 خوشک دەستخۆشیان لەکەین هیوادارین بەردەوام بن جێگای پەنجەیان دیارە هیوای سەرکەوتنیان و دەخوازین ئینشاءالله بەردەوام بن.